ئێمە وەکو کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان لە 26/11/4 ئەم ڕێکخراوەمان دامەزرانەوە. بە تایبەتی ئێمە بە مافی خۆمان زانی کە ڕێکخراوێکمان نەبێ پێشێل کرابوو مافەکانمان لە کاتی ڕژێمە هیچ مافێکمان نەبوو. ئێمە داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان کە چەند موچەیەکمانەیە بە تایبەتی لای حکوومەتی هەرێمی کوردستانە پاشەکەوت کراوە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو موچانەمان بۆ بگەڕێتەوە بۆ لە وەزارەتی داراییە بە تایبەتی موچەیەکی کە موچەکەشمان بڕی 150,000 دینارە داواکاری لە حکوومەت وام لە وەزارەتی و ئەمانەت بە تایبەتی پەرلەمانی کوردستان کە گوشار بکرێت کە موچەکەمان بکرێتە 500,000 دینار بۆ کەسانێک کە فەقیر و هەژار و کەم دەرامەتن بە تایبەتی 150,000 دینار بژێوی کەسێ ناکەن. وامان کردووە لە هەم لە ڕووی تەندروستی و لە ڕووی بواری کەرتی تایبەت و لە ڕووی بواری نیشتەجێکردن و ئەمانشەوە کارێکی باشمان کردووی شەڵات لەم مودەیە مژدە بەسەر جەم کورتەباڵەکانە دەین.